بۆ یەکێک لە هێزەکان لە ئینسانە کە بیناسین ئینسان بۆی دەسەڵاتی رب العالمین بۆ دەرکەوێ بریتیە لە قووەتی غذا. طبعا قووەتی غذا باسی زۆری لەسرە بە کورتی قسەیەکی غەزالیتان وە باسەکەم لە وتارێکە بە تەفسیل باسم کردووە. غەزالی ئەڵێ چۆن سوپاسی خوا ئەکەی لەسەر خواردن. ئەڵێ بیرکەرەوە یەک پارچە بچووکی نان ئاوا هەڵگرە لەسەر سفرەکە، دەڵێ هەموو شتەکان نا بەس پارچە نانێکی بچووک هەڵگرە، ئەڵێ سەیری بکەوتێ ڕابمێنامە چەند دەنکە گەنمێکە بۆتە ئەم پارچە نانە. ئەزانی چەندێک کەسێک هاتووە زەوی کێڵاو و کەسێک ناشتوێتی و کەسێک دوعای کردو لە پێناویە سەوز بێ و وردە سەوز بۆ و گەشەی کردو تا بۆتە گەنم و دەی دواتر خوا عەقڵ و ئیدراکی بە ئینسانیەت داوە هەتاوەکو ئەمە بەهاڕن و ئادەی تەرتیبی کەن و خوێی تێکە و بیخەرە ناو ئاگرەوە و ئەم هەموو قۆناغبەندی کردو تا هاتووە سەر سفرەکەی تو و ڕزقی داوە بە تۆ پارۆ ئیدراکی داویتە تێ کە تۆ بچی ئەم نانە بکڕ و بخەیت سەر سفرەی خۆت. ئەڵێ کە ئەیخەیتە ناو دەمت ئەزانی چی کارێک ئەکا. ئەم دانە هەمووی لە خزمەتایە، زمان لە خزمەتە، ئیشەکە دوای قوڕک ئەم ئاوە لینجە لە ناو قوڕگە خزمەتەکە بۆی ئەمە باتە خوارەوە ئەچێتە ناو مەعیدە دەی وەکو مەنجەڵێک چۆن ئەکوڵێنی ئەوە ئەیکوڵێنێ هەتاوکو شی ئەکاتەوە ئەیباتەوە سەر مادە ئەسڵیەکان کە لە زەویەوە دروست کراوە. اینجا لەوێت تەوزیعیەکە بەسەر لاشەی تۆیە، بەڵام چ تەوزیعێ هەندەسەی ئینسان تۆ تەسەوور کە قەت بووە برژانگێکە درێژ بێ برژانگە کورد بێ، پەنجەیەکە درێژە پەنجەیەکە کورد بێ، هەمووی بە ئەنداز تەوزیعەکە بەسەر یا ڕێک و پێ. دەی ئەمە قووەتی غیذاء لە ئینسانە. غەزالی ئەفەرمێ لەسەر ئەم پارچە نانە بچووکە کە تۆ ئەیخەیتە دەمە بێت چەند سوپاسی خواکەی، سوپاسی دانەکەی، سوپاسی لیکەکەی، سوپاسی زمانەکەی، سوپاسی فەلاحەکە ئەەکەی، جوتیارەکە ئەەکەی کە ناشتی سوپاس ئەەکەی کە عەقڵی دا بە ئینسان ئەم تۆ بنێژێ لە چیەوە سوپاسەکەی، سوپاسی تەوزیعات و هەندەسەی خۆتەکەی چۆن نازانی لەکوێوە سوپاسی رب العالمین کەی لەسەر ئەم تۆزە دە یەکێک لە هێزەکان لە تۆیە بریتیە لە قووەت الغذاء.